تەوەری کەمی ئەمڕۆمان داولا پایابین ڕۆژدا باز لە بەڕێوەچوونی دوانزەمین ئاهەنگی ساڵانەی مۆڵەتدانی قورئانی پیرۆز دەکەین لە دەستگای ڕۆشنبیری نووری حکما بۆ زیاتر باسکردن لەم چالاکیە و بەڕێوەچوونی ئەم ئاهەنگە میوانداری بەڕێز مامۆستا عومەر نەجەمیمان کردووە بەڕێوەبەری بەشی پەروەردەیی دەستگای ڕۆشنبیری نووری حکما. مامۆستا بەخێر بێ، سپاس بۆ ممنون بۆم دەرفەتە، سپاس بۆ ئێوەش. با بزانین ئەم ئاهەنگەیە چۆن بووە، چۆن بەڕێوەچوو و یەکەمین ساڵەتی یان ئەمە چەندەم ساڵەتی کە بەڕێوە دەچێت؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم ومن والاه. سپاس دەکەم جارێکی تر بۆ ئەم دەرفەتە. ئێمە لە دەستگای ڕۆشنبیری نووری حکمە ساڵانە ئەم ئاهەنگاکەین. ئەمە دوانزەیەمین ئاهەنگا کە ئەیکەین لە بەرهەمی 13 ساڵ، طبعاً ساڵێکیان بەهۆی بار و زروفێکەوە نەماتوانی ئاهەنگەکە سازکەین، 2 ساڵمانیە خستووە، بۆیە بەرهەمی 13 ساڵ دەستگاکەمان لە 12 ساڵیان لە 12 ئاهەنگا پێشکەشمان کردو کە ئەم ساڵ 12مین ئاهەنگ بوو لە ماوەی 2 ڕۆژە لە 7 و 8 بەڕێوە چووە. کە ئەو بەشداربووانە باڵێن لە ئاهەنگەکە بەشدارە من واتە بێ پێشتر قۆناغەکانیان بڕی بێگەر بۆمان باسکەی ساڵانەکە ئەو ئاهەنگەکرێ فێرخوازەکان بەشداربووەکان چۆن مۆڵەت وەرەگرن، چ قۆناغێکیان بڕیوە؟ بڕینی قۆناغەکانی وەرگرتنی مۆڵەتی جوانخوێنەوەی قورئان چەند قۆناغێکە. ئێمە هەر کەسێک بێتە دەستگاکە پێویستە سەرەتا جوزی عەمە بخوێنێ، پاشان لیژنەیە گەیبینێ هەڵسەنگانی بۆکە. ئەگەر توانای بڵێن بە پێی ڕێکار و میکانیزمێکە ئێمە خۆمان داماناوە، ئەگەر لەوانە باش بێ ئەوە دەرەچێت دەچێتە جوزی تەبارەک. جوزی تەبارەکە خوێنێ بە هەمان شێوە لیژنەی بینێتەوە، لیژنەی جوزی تەبارەکەی بینێ. ئەگەر شیاوی ئەوە بێ کە دەربچێت دەرەچێت دەچێتە سەر ختم لە سوورەتی الفاتحە و دەست پێکاتەوە تا کۆتایی. پاشان 5 جوزە خوێنێ و دیسان و لیژنەیە گەیبینێ و هەڵسەنگانی بۆکە. ئەگەر شیاوە بێ دیسان و دەرەچێ و ئەچێتەوە سەر بڵێن دوای ئەو جوزی 6 لە 15 جوزە بە هەمان شێوە جارێکتر هەڵسەنگانی بۆ کرێتەوە، لە 25 جوزە بە هەمان شێوە هەڵسەنگاندنی بۆ کرێ. ئەمە هەمووی بە لیژنەی تایبەتمەند کە لە بواری قراتە شارەزان. پاشان ئەچێتە لیژنەی باڵای ڕاساندن کە 30 جوزەکە تاوەکە، لەوێ ئەویش هەڵسەنگاندنی بۆ کرێ و ئەو کاتە ئەگەر لیژنەکە پێی باش بێ مۆڵەت وەرئەگرێت. تاوان ئەمانە هەمویان کۆمەڵە ڕێکار و یاسای تریشی هەیە، وەکو ڕێژەیەکی دیاریکراو لە بەرکردن کەش بە هەمان شێوە بەشی لە بەرکردن لیژنە بە لیژنە لە بەرکردنەکەی تاقیکردنەوەی بۆکەن، بە هەمان شێوە خوێندنی تەجوید ئەویش ئەبێت تەجوید بخوێنێ کە ئێمە زیاتر تەجویدی مصەوەری دکتۆر ئەیمەنمان داناوە بێ ئەو تەجویدە بە جوانی بخوێنێ لای مامۆستا و پاشان تاقیکردنەوەی تیا بکە. تاقیکردنەوەش لای ئێمە لە تەجویدا لە سا 80 ینی گە لە سا 79 بێنێ بە دەرچوون دەرنەچوو حسابە، ئەبێ لە سا 80 بێنێ ئەنجا دەرەچێ. ئەم قۆناغانە هەمووی ئەبڕێ، پاشان لیژنەی لە ڕاساندن لیژنەی باڵا هەڵسەنگانی کۆتایی بۆکە و ئەو کاتە ئەگەر شیاوی ئەوە بێ مۆڵەت وەرەگرێ. تەمەنەمانە ئێمە ئەڵین ئاهەنگی ساڵانە، بەڵام ئەم قۆناغانی کە پێتی ئەپەڕێ تیاتی 4 ساڵی پێچێ 5 ساڵ ئێستا ئەم ساڵ ئێمە هەمووان بۆ 9 ساڵە خەریکی ئەم ڕێکارانەیە ئەنجا توانێتی مۆڵەتەکە بەدەست بێنێت. باشە، ئەم ساڵ چەند کەس مۆڵەتیان وەرگرتووە؟ بەڵێ، ئەم ساڵ 159 کەس مۆڵەتیان وەرگرتووە بە هەم ڕێواتی بەڵێ بە هەردووکیان بە هەردوو ڕەگەزەکە 159 کە زۆریان گرتۆ و ڕێژەی مامۆستاکانی 64 مامۆستا بووە کە مۆڵەتیان داوە بە 559 کەسە. مامۆستا عومەر، ئێمە بابەتێکمانەیە جوان خوێندنەوەی قورئان لەگەڵ خۆش خوێندنەوەی قورئان. ئەکرێت کەسێک دەنگی خۆش بێ و مەسەڵەن قورئان بخوێنێتەوە، خۆش بخوێنێتەوە، بەڵام ئایا جوانی خوێنێتەوە بۆی بینەرانیشمان باشتر تێبگەن، ڕەنگە ئێمە بزانین مەبەستمان لە جوان خوێندنەوە چییە، کە ئەڵێن مۆڵەتی جوان خوێندنەوە بە دیاریکراوی مەبەست لە چییە لە جوان خوێندنەوە؟ مەبەست خۆی ڕازە فەرمووی دوو بوار هەیە لە قورئان خوێندنە، هەم جوان خوێندنەوە هەم مەقامات خۆش خوێندنەوە. ئێمە زیاتر گرنگی بە جوان خوێندنەوەکە دەین، نەک بەلایانی مەقامات کە ڕاستی. جوان خوێندنەوەکە ئەوەیە کە هەموو یاسا و ڕێساکانی ئەحکامی تەجوید هەمووی تیا جێبەجێ بکرێت. یعنی چۆن لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سەحابە گەیشت و دوای بە تابعی و تا گەیشت ئێمە ئەو چۆن خوێندوێتەوە بەو شێوازە بیخوێنێتەوە. یعنی هەندێک جار هەیە لە سەر ڕسمی مەسحەف شێوازێ نووسراوە
بەس بە خوێندنەوە شێوازێکترە خوێندرێتەوە ئەبێ ئەوانە هەمووی بزانێ و لەگەڵەوەش ئەحکامەکانی مەخارج و صیفاتی مینگەکانی مەدەکانی هەموو ئەو ئەحکامانەتە تەطبیق بکەی و زیاتر ئێمە گرنگیە دەین بە جوان خوێندنەوەکە بەڕێ خوێندنەوەکە یعنی ئێمە تەصحیحی تیلاوەکانەکەین. زۆر باشە ئێمە تەمەنی جیاواز دەبێنین هەموو تەمەنێک ئەتوانێت مۆڵەتەوە وەربگرێ ینی کەوتۆتۆ سەر توانە و ئاستی ئەو بەشداربووی کە لەگەڵ ئێوەیە مۆڵەت وەرەگرێ خودت جیاوازە. بەڵێ ئێمە تەمان لۆکو دەستگاکەمان هەموو تەمەنێک وەرەگرین هەم تەمەنی پێش حتا تەمەنی پێش قوتابخانەشمان هەیە ئەوەشمان هەیە سام ساڵ چەند کەسێکمان جوزی عەمەی لەبەرکردۆ چەند مناڵێک کە تەمەنیان 5 ساڵە لەو تەمەنەوە وەرەگرین هەتاکو تەمەنی 80 ساڵ و بەرەسەریش ئێسام ساڵێکێک کە ئیجازەی وەرگرتووە مۆڵەتی وەرگرتووە تەمەنی نزیکە 80 ساڵە. خوشکێکی بەڕێزمان دایەکێکمان تەمەنی 80 ساڵە ئیجازەی قراتی وەرگرتووە لەبەرەوە هەموو تەمەنەکان وەرەگرین بەڵام هەرکەسە و توانای خۆی هەمان بووە لە پۆلی حوتی بنەڕەتیە مۆڵەتی وەرگرتووە ینی لەو هەموو تەمەنانە تقریبا حوت پۆلی حوت هەشت ئەنج ئەتوانێت مۆڵەت وەرگرێ و ژەگەر لە تەمەنێکی مناڵەوە لێ بوو بێ لەو تەمەنەوە توانێت مۆڵەت وەرگرێ و هەر تەمەنێکیش بێ ڕێگری نییە. باشە ینی ئێمە کەسانێکمان هەن قورآانی پیرۆز لەبەرەکەن ئێوە هیچ مۆڵەتان داوە بۆ کەسانی وەرمە قورآانی پیرۆز لەبەرەکەن یاخودەوە جیاوازە. بەڵێ هەر لەم ساڵە لە مۆڵەتی ئەم ساڵی شەتیای وە حافز قورآن بۆ بە حیفز هەمووی لەبەر کردو مۆڵەتەکەی وەرگرتووە و پاری ژاهنگمان کرد بۆ ئەو خوشک و برانی کە هەموو قورآانیان لەبەر کردو تقریبا 21 قورآن لەبەرمان هەبووە کا لە ئاهەنگێکە بۆ سازمان کرد لەبەرەوە ئەو بارشمان هەر فەرامۆژ نەکردو بەشی لەبەرکردن حەملا کە ئێستا ڕێژێکی زۆر قوتابیمان هەیە لەو بارە خەریکی حیفزن بۆ ئەم ساڵی شەڵا خەڵکی ترمان بەڕێەوە کە هەموو قورآن لەبەرەکەن. ماوە سامەر دڵنیایەوانەی کە دەیانەوێت جوان قورآن بخوێننەوە بەشێکی پێ بۆ خۆیانە اینجا وەکومەیانوێ بۆ کەسی تریان سوودەکە بۆ خۆیانەوە خۆشیانیانوێ ئەم وڵەتەی کە دەستگای نووری حکمەیدا بە دڵنیای وەک باسیز کرد بە پێ ستانداردەکانی خوێندنەوەی جوان خوێندنەوەی قورآنە مۆڵەتەکە لە چەند شوێنی با بڵێن کادیمیان ئاینی کاری پێکرێت. خۆی ئەم مۆڵەت و سەنەدا شتێکی عالەمیە ینی نیە بڵێ تەنها لە هەرێمی کوردستانیا لە سلێمانی هەیە لە هەموو عالەمی ئیسلامیە اعتیباری هەیە سەنەد بە تایبەتی سەنەدانی کە تەصحیح کراون یەکێ لەو سەنەدانە سەنەدی ئێمەیەکە تەصحیح کراوە و هیچ ئیشکالێکی نییە بەڵام وەکو بڵێ لایەنی فەرمی حکومی ئەوە بڵێ کاری پێکرێ لەو لایەنەوە کاری پێ ناکرێت چونکە عادەتەن ئێمە ئەم ڕێکخراوانە ڕێکخراوی ناحکومین سەر بە ڕێکخراوە ناحکومیەکانن نەک ڕێکخراوێک بێ سەر بە پەروەردە و یا سەر بە وەزارەتی ئەوقاف بێ لەو ڕوانگەیەوە نییە بەڵام لە ڕوانگەی بڵێ ئەوەی سەنەدەکە سەنەدێکی عالەمیە و لە عالەمی ئیسلامیە اعتیباری هەیە. وەمساکە ئەو پۆلە بەشداروانە بین وڵەتیان وەرگرتووە زۆرجێ خۆشحاڵەیە و ماشەڵڵا دیمەنێکی جوانی هەیە بەڵام قۆناغی دوای ئەوەی ئەو کەسانی کە وڵەتیان وەرگرتووە چۆن ئێوە چۆن بەدواداچوونیان بۆکەن یاخود ئەمان دەتوان بنەوە بە مامۆستا و بەردەوام یعنی بەشداربووی تر ئیسفادەیان لێ بکە سوودیان لێ ببینێ. بە تاکید دێمەوانەی سام ئەم مامۆستانەی خۆمان لە سانە و پێنجی هەر بەرهەم لە ساسەتی هەر بەرهەمی خۆمان ینی هەمووی لە نووری حیکمە خۆی مۆڵەتی وەرگرتووە بۆ تۆ بە مامۆستا بەڵام تەنها بە مۆڵەت وەرگرتنەکەی موازی لێ ناهێنین کە ئیتر یەکسەر بێ بتە مامۆستا لیژنەیەکمان هەیە لیژنی هەڵسەنگاندنی مامۆستایانە پاشانە و لیژنەی بینێ بزانی چۆن وانە ئەڵێتەوە جاری وایە کەسێک دەتوانێت عیلمەکە وەرگرێ بەس ناتوانێت بیگەێنێ لەبەرەوە بەو لیژنە ئەبێ بڕوە ئەو کاتە ئەگەر توانای نەبوو دەوراتی بۆ کرێتەوە ینی خولی بۆ کرێتەوە کە چۆن وانە بڵێتەوە خولی شێوازەکانی وتنەوەی وانە بۆ شێوازە ئێمە تەقویانەکەین و ئەنج ئابێتە مامۆستا یعنی ڕاستەوخۆ بۆ وەرگرتنی مۆڵەتەکە نابێتە مامۆستا. ماوەسا ڕەنگە پرسیارەبی کە من خۆ وەڵامەکەی بزانم زۆر جار کۆمەڵی خەڵگەڵێدا باشە مەگریمان من ڕانم لەبەر یا جوان خوێندمەوە ئیتر چی بۆ ئاناڵی ینی ئەفو چۆن یعنی بە کەم سێرکردنی بابەتەکە زۆرێک لە ڕەخنەگرانە لەندە باشەوە گریمان قورآنمان جوان خوێندەوە یا لە برم بوو وەڵاجا ئەوە مەسەن کاڵی جوان خوێنمەوە تۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یا سەحابەت چۆنی خوێندو ئاوای خوێنیتەوە ئەمە کەم نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فکا فەرمێ هەموو پیتێک دەچاکەی بۆ هەیە بەو دەچاکەی ئەگەر جوان بیخوێنیتەوە بەڕێکی بیخوێنیتەوە نەک ئەوانەی کە با بڵێن هەوڵ ئەدەن و
وەکو لە حەدیثەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هیلاگە بن پێ و دوو ئەجریان هەیە ئەوانە ئەجری خۆیان هەیە بەڵام کە ئەوەیژە فەرمێ دوو ئەجری هەیە مەبەستیەوە دوو ئەوەی ئەجریەوەی هەیە کە جوانی خوێنێتەوە یعنی ئەو دوو ئەجری بۆ نووسری حەقی هیلاکی و حەقی خوێندنەوەکەی بەڵام ئەوەی کە جوانی خوێنێتەوە ئەو چاکە زۆری کە باس کراوە لە قورئان لە حەدیثەکانە بەتاکید بۆ کەسانەی کە جوانی خوێندنەوە وەکو پاداشتەکەی وەکو لانی تریشی ئێمە هەر مەسەلە تەصحیح تیلاوە نییە ینی هەر جوان خوێندنەوەکەی نییە گرنگی بەس بە پیتەکان بدەین ئێمە لەگەڵەوەشە دەوراتمان هەیە بۆ تەفسیر بۆ فقه بۆ عەقیدە بەردەوام ئەو بوارەمان هیچ فەرامۆژ نەکردو و ینی بەردەوام هەمانە کاتە ماوەسا کاتێک کەسێک بۆیە من مەبەستمە پرسیارە بوو کۆمەڵێک کەس هەیە جۆرێک لە تعلیق یا خۆت بە زمانێکی ڕەخنەگرانە بە کەم سیرکردنی ئەم جۆرە بابەتانە کە لە کاتێک ئەمە کرۆکی ئاین و دەستپێک و بناغەیەکی باشە کەسێک کە قورئان بە جوانی بخوێنێتەوە چەندێک دەواازەی بۆ وەکرێتەوە سەرکەوت و ترانە بتوانێت تەواوی و بابەتانی تر بە زمانی عەرەبی هەندێیان تێبگا باشتر دراسەیان بکە وەک باسی شت کرد کە کەسێک کە جوان بخوێنێتەوە خێر و پاداشتێکی هەیە هەم قیامەتی و هەم دنیایی حەزێکمە تۆزە زیاتر لەسەر ئەمە قسەمان بۆ بکەی چونکە بەڕاستی زۆرێک هەن هەر بە تعلیقەوە بە کەم سیرکردنی چالاکیانەکە ئەمە چییە و نەبڕایە و بۆچی هەر ئەمە و یانی جۆرێک بە ئەهمیەتکردنی بابەتەکە خۆی مە ڕێکخراوەکە زیاتر ڕێکخراوەکەمان پەروەردە و ڕۆشنبیریە من زمنی پەروەردەیەکی قورئانی وە لە ئامان جوو مەبەستەکانیا لە پەیڕەوی ناوی خۆی ئێمە هەیە ئێمە بواری قیراتەکە گرنگێکمان پێدا و گرنگێکی تایبەت بەڵام هیچ ئەو بارانەی ترمان فەرامۆژ نەکردووە یعنی ئێستا خەڵک وابزانێ ئێمە بەس ئەو کەسە فێریەوەکەین قورئان بخوێنێتەوە ئیتر وازی لێ بێنین بڕوە بە تاکید ئەو بارانەی ترمان هیچ فەرامۆژ نەکردووە و حتا بۆ نمونە کە باسم کرێ مناڵی 5 ساڵمان لایە دایک و باو کاتەوە بۆ مناڵە 5 ساڵە وتێتی مەمنونتانی کە من شتێکم کردو و توێتی نابێ بیکەی ئەمە خراپە کەواتێ ئێمە پەروەردە لە ئەساسیاتی ئیشی ئێمەیە لە هەر لە مناڵیەوە تا گەورەکانیش ئیتر وەکو باسم کرد مەسەلەن بواری عەقیدە بواری فقه هیچ بوارێکمان فەرامۆژ نەکردو بەڵام ناکرێ ئەم لایانی جوان خوێندنەوەی قورئانیش فەرامۆژ بکرێ چکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە چەندین حەدیثمان هەیە لەو بارەوە بە تاکید سەحابیەکانی هەموو وەکو یەک نەبوون فەرموویەتی ئەگەر قورئانتان ویستان قورئان وەرگرم بچن لە فلان سەحابی وەرگن لە ئوبەی وەرگن لە ئەگەر ویستان فقه وەرگرم بچن لە فلان کەسی وەرگرن ئەمە نیشانەی ئەوەیە کە بڵین ڕاستخوێندنەوەی قورئانەکەش گرنگی پێدراوە و مەسەلەن لە مێژووی ئیسلامیشە هەبووە مەسەلەوانی کە زۆر قورئانیان جوان خوێندووانە پێشمێژوو شتیان کردووە کەواتە گرنگی پێدراوە ئێمە نابێت لە ئیسلامە هەر لایەنێک من خۆم کە لە بوارێکە متەخەسیسم هەر ئەوە بە گرنگ بزانم ئەوکەی تر کە خەڵگەی کا بڵێم هیچ نییە ئەو کە بوارێکی گرتووە ئەگەر منە بوارم بۆ ناژیرە من با بوارێکی تر بگرم لەبەرەوە ناکرێ ئێمە ڕخنە لەوە بگرین بڵێن مادام ئەمان بوارێکیان گرتۆی ترەوەکانی تر فەرامۆش کراوە بە تاکید فەرامۆشمان نەکردووە بەڵام خۆکرێ و ئەوانەی کە ڕخناگرن هیچ دەرگا دانەخراوە باوە لەو بوارێک کە ئەڵێن گرینگە ئەوە کوردە لە ئەسپی خۆیان تاو بدەن و ئەو خەڵکە کە محتاجی ئەوەیە لەو بوارە تێر بکرێ بە ئەوان بیکەن بەڵام ئێمەش هیچ کاتێک فەرامۆشمان نەکردوانی بە تاکید هەموو بارەکانمان گرتووە ئێساوە ئەم چالاکیەمان ئەمەیە بەڵام ئێمە ساڵانە زانستە شەرعیەکانمانەیە هەنگیان بۆ بکەین خۆی وەکو باسم کرد قورئان لەبەرکردنمانەیە لە پەروەردەیە بڵێن لەو بوارە ئیشمان کردووە زۆر مام سامر ڕەنگە ئێستا کەسێک حەز بکات دەست بکات بە وەرگرتنی مۆڵەت یاخود لەبەرکردنی قورئانی پیرۆز و سەماحی زۆر بێ حەز بکات یەکسەر ئەم قیرائاتە بەدەست بێنە یاخود دەوتە هەموو قورئانی پیرۆز لەبەر بکە ڕێنمایی چیە بۆ کەسێک کە دەست پێ بکە ئایا پێویستەکە کە بۆ منە پش و درێژ بێ بۆی بگا بە هەموو ئەو قۆناغانە مۆڵەتەکان لە دوای یەک وەربگرێت وەڵاجا ئێمە وەکو خۆمان ڕێکارەکان ئێمە هەر کەسێک ئەگەر ڕیواەتی حەفسە ناسم وەرنەگرێ کە ڕیواتێکی مەشهورە لە عالەمی ئیسلامیە و تازە بۆتە ئەساسیاتی قیراتەکان ئەنجناوە نییە بڵێ ئەمیان صەحیحە و ئەویان صەحیح نییە بەزیتر بە هۆکارێک لە عالەمی ئیسلامیە ئەو ڕیواتە زۆر مەشهورە ئێمە هەر کەسێک مۆڵەتی ئەو ڕیواتەی نەبێ ڕێگای وەرگرتنی مۆڵەتی قیراتەکانی تری نییە ئەویش بە تاکید وەکو فەرموود ئەبێ ئەو کەسە پش و درێژ بێ نابێ هیلاک بێت چکە خۆ ئەمانی کە مۆڵەتیان وەرگرتووە خەڵکی تریشمان هەبووە هەر لەم ڕێگایە بووە بەس وازی هێناوە و توانێ نەماوە بە تاکید خەڵک هاتۆتە ئێستا چەندین قوتابی هاتۆتە و توێتی ئەو ساڵە لەگەڵ فڵان کەسا بووم ئێستا
وازم هێنا تحملم نەما ئێستا پەشێمانم هاتۆ گەڕاوەوە دیسان و دەست پێکاتەوە لەبەرەوە پشودرێژێ هەموو عیلمێکی جوایە نەکرد قورآانیا شتێکی تر حتا قوتابخانەیان ئیشەکانی دنیا جوایە کەسێک ئەگەر بە تەحمل بێ و سەبری هەبێ پێئگا بەڵام ئەگەر سەبری نەبێ و زوو پشو درێژ نەبێ زوو وازبێنێ بە تاکیت ئەوە ناگاتە ئامان جوو هەدەفەکەی ناپێکێت. بۆیە بێ بەڕاستی هین تەلەفۆنی زۆر بووی ئاسایەگەر باڵی باجواب بینەوە لە خزمەتەوەڵاگەر ئیجازە بەگەر سێرێکی بکە ئەگەر زانانی وینە ناوبڕ وەرەگرین دەست خۆش بێ هەریزیری ناخۆنە بێ لە ماڵەوە بوورە وڵاوە من هینە بڵین سەرپەرشتیاری بەلەوەی پەروەردەیە ئێستا تقریبا نزیکەی 250 قوتابی لێیە پێش ئەوەی بێم کەس نەهاتبوو تازە ئەوە لە هەواڵە پرسن لە کوێمەوە ئەوەیە سەرڕایەوەی کەەوە ماشەڵا کەسانێکی خەمخۆرن و ڕێژێکی زۆر بەشدار بووتان وەرگرۆ بەڵام گلەی لەوە هەیە کە هێشتا ناتوان بەشداربووی تر وەربگرن ئەمساڵ بازای ئەو تەلەبانە چنێکن کە لە ئێوەن و شوێنتان هەیە گەر کەسێکی تر بۆ منە حەسکا بێتە لە ئێوە دەست بکا بە قیرەعات بێ یان مناڵەکەی بنێرێت وڵاجا ئێمە هەم ئەلحەمدوللا خۆ بیناکەمان گەورەیە بەڵام هەر بیناکە هەم توانای مرۆیشمان هەر ئەوە نەیە کە بەڕاستی جێخۆیەتی دەستخۆشی لە سەرجە مامۆستایان بە خوشکان و برایانەوە بکەم بەڕاستی زۆر دڵسۆزانە یەکێ لە هۆکاری بەرەکەتەکەژەوەی کە ئەو مامۆستا بەڕێزانە زۆر دڵسۆزانە و خەمخۆرانە ئیژەکەن یعنی زۆر بەخەمەوەن بەڵام ئێمەش توانامان هەر ئەوە نەیە ئێمەم ساڵ تقریبا بە 550 و 600 قوتابی بەس خولی هاوین ماوەرگرتووە لە مناڵ و نەوجوان و گەنجان تقریبا منە خوارد مەکتەب 100 مناڵ ماوەرگرتووە لە بەشی لەبەرکردن 6 مناڵێک ماوەرگرتووە بێ لە گەورە کەەوە شەر بەردەوام وەرەگیرێ و بەڵام بەپێی ئاستی خۆی هەر کەسێک بیەوێ بەشدار بێ ئەمە لە خزمەتیان بەڵام کاتی وەرگرتنمان دیاری کراوە ئێمە لە 1.6 مناڵ وەرەگری و لەگەڵ 1.10 قوتابخانە ئاکرێتەوە هەرچەنە 1.10مان تۆزێک مەحدودە لە بەرەوەی ناتوانین زۆر وەرگین بەڵام لە 1.6 لە بەرەوەی کە هاوینە و مامۆستانمان تۆزێ دەست بەتاڵترن ئەتوانین زۆر وەرگری لەو دوو کاتە وەرەگرین پێشترە بێ و کەسە ناوی مناڵەکەی بنووسێ بەڵام یەکێک لەو گلیاناڵە نێ و توتانەیەکی 6 و بەڵام هاتوو ناو بنووسم جێنەماوە ینی چێ لەوانە ئێستا مەسەلەن کەمەم ساڵوەرمان گرتووە لە مانگی چوارە مەجبور مۆستا بیناکارەوە نەهەڵەگرێ ئەنی تو ئێستا بیناک سێ قادێسا هەر بە نمونە لەم ڕۆژانەیشی ئاهەنگەکەمان هەبوو جەناوی بەڕێوەبەر ویستی بچێتە ژوورەکەی هەندێک ئیش بکات کە سەیری کرد 15 مناڵ دەرسی تیا خوێنن ئەی ژووری بەڕێوەبەر ئێتی هیچ ژوورێکمان نەماوە کە دەرسیتیانەوترێ ئێتر بەڕاستی هەرەوە نەهەڵەگرێ بیناکە بۆیە بۆ ڕێکارانە توانێت زوو ناو بنووسیانی سامەم ساڵ بۆ 1.6 4 دەرگامان داخستۆ ناو نووسینانی لەبەرەوەی زوو خەڵک خۆیان نووسێ مشهورەخوا ئەبێ و کەسێک کە هەوێ زوو ناو بنووسێت ماوەستامەر ئەم ساڵ 12هەمین ساڵ یاکو 12هەمین مۆڵەت پێدانی جوان خوێندنەوەی قورئان و ساڵێکیش کە ئەمە 13 ساڵ 2 ساڵی کراوەتەوە بەیەک ئەمەوێ وەکو فیدباکێک 13 ساڵە ئێوە 13 جیلی جیاوازان لەنێو بۆ کۆمەلگان ناردۆتەوە لە مناڵ لە گەورە لە خانمان لە پیاوان وەکو فیدباکێک ئەوانەی کە جوان قورئانە خوێنەوە لە دەستگای نووری حکمە مۆڵەتێکیان هەیە یاخۆ یەکێک لەو مۆڵەتانی لەوێ ئەدرێت چێتە ناو کۆمەلگاوە ڕەفتاریان گۆڕاوە بەڕاستی ڕۆژانە بینی خەڵک تووشی سەرێشە بێ خەڵک ژێ شەڕ و فەرتەنە ڕۆدا ڕێکەوتۆ ڕۆژێکێک لەی تامکا بڵێت تەلەبەیەکتان وای لێ هات یاخود توانیتانە تەسیرێک دروستکەن ئەوانەی دەستگای نووری حکماگە چەند مانگێکیش لێ خولە بینن ببنە نمونەیەکی جوان لەنێو کۆمەلگا جاگەر باوک بوون باوکێکی باش ئەگەر مناڵ بێ مناڵێکی زیرە گەر مامۆستا بێ مامۆسایەکی دڵسۆز وەگەر بەڕاستیش ئامانجەکەتان لە پێکاوە کردو پلانتان هەبوو بۆی مەسەلەن ئەگە گلەیەکتان وات بێتەوە باشتیکەن چکە زۆر جار باز لەوە کرێ من لێرە لەوێ بیسینەڵێ نەوانەی لە دەستگای نووری حکمە دەرەچەن زۆر نمونەی جوانن هەرێ بەڕاستی وایە ینی بڵێن بە دوی خۆمان ناڵێن ترشە بەس حەزەکەم ڕاستیەکانمان پێ بڵێ ڕاجا ئەم بڕیارە بەڕاستی بێ خەڵک بیدە بەڵام ئەوەی کە ئێمە ئەی بینین معناە خەڵک بڕیاری داوە کە ئێمە و خەڵکەی خەینەوە ناو کۆمەلگا باشە بە نمونەی ئەوەی کە بەردەوام فشارمان لەسەر کە قوتابی وەرگین بە هەموو چین و توێژەکان ئەنی بە هەموو ڕنگ و بۆنەکان هەمویان بەردەوام یەن کە ئێمە مناڵەکانیان وەرگین ئەو نیشانەی ئەوەیە کە الحەمدولیلا
بڵێن ئەوانی کە چوونەتەوە ناو کۆمەڵگە و چوونەتەوە ماڵەکانی خۆیانەوە گەر ئێستا لای ئێمەش نەبن دایک و باوکیان دراوسێکانیان خزم و کەسیان لیان ڕازین بۆیە هەوڵە دەنیانی ئێستا من ئەلەم ڕۆژانە برای گوتی هات ناوی مناڵەکەی نووسی وتی فڵان کەس منی ناردوو و توێتی باشترین شوێنە گەر بتێ مناڵەکەی تیا پەروەردەکەی بی بە بۆیە ئەمە معناوە کە دایک و باوکەکان ڕازین بۆی خەڵگەنێرن ئاتەنەو شوێنانەی کە ئەگەر خەڵک لێ ناڕازی بێ وردە وردە بچووگە بێتەوە نەک گەورە بێت ساڵەیە هەبوو کەسێک بێگلەی تام کا بڵێ فلان تەلەبەتان زۆر دەگمە زۆر ئاساییە گەر کەسێکیش گلەی بکرێت چکە ئێمە بمانێ و نەمانوێت لە جیلی سەحابەشەوە هەبووە کەم و کوڕی هەر هەبووە یعنی تۆ ناکرێ مەسەڵەن بۆ نمونەی ئێمە 3000 تەلەبەیە بەرە سوورمان هەیە قوتابیەک خراپ نەبێ ئەنی ئەو شتە زۆر ینی ئەتیادی و نۆرماڵە و شتیوا دەگمەنە تۆ بڵێ لە ناو ڕێکخراوێکە لە ناو بنەماڵەیەکە یەک کەسی خراپیتیانە لە ناو دەیەکە یەک کەسی خراپیتیانە لە ینی ئەوە شتێکی دەگمەنە شتیوا ڕووبدا بەڵام عادەتە لەم ئیشانەیە ئەوەی کە زۆرینە ئەنێتوانم بڵێم لە 195 ئێمە الحەمدلله سەرکەوتوو بووین و خەڵک لێمان ڕازیەوە کەمترین گلەیمان بواتەوە بەعکسەوە زۆرترین دەستخۆشیمان بۆ هاتوتەوە کە ئەوش بەردەوام وەکو باسم کرد دایک و باوکەکان هاانی خەڵکی ترێن کە مناڵەکانیان بەرن ئەو گەورەترین دەستخۆشی و سەرکەوتنی کارەکە الحەمدلله سامر من لێرە سەب حکمی پێشکار نامێ حکومە بدەم بەڵام وەکو هاوڵاتیە کە خەڵکم بینی و خەڵکم ناسی و چوتەوێ ئەمە بەڕاستی نەڕیکلامە نەپیا هەڵدانە حقیقەت وت نەمتوانم بڵێم سەر و زیاتر لە 195 سەرکەوتوو بوون یاخوانتان زۆر بێ هەمیشە تۆزم تەوازیانە وتمان بکەین بە کۆتا پرسیار و کۆتا پامی بەڕێستان لە داهاتوودا ئێوە چۆن هەوڵ دەدن بۆ کارکردنی زیاتر لەسەر ئەم پرۆژانەوە پێدانی مۆڵەتی زیاتر بە بەشدار بوون وەڵا بە تاکید ئێمە هەر بەردەوام لە چاکردنەوەی ئەو ڕێکار و هینانی کە بتوانین زۆرترین خەڵک لە خۆمان بگرین چێ لەو کارانی کە ئەمان هەیە بە تەواوی بیکەینەوە ینی بنکەی زیاتر بکەینەوە کێستا خەریکی بنکەین لە وەکو مژدەیەک بۆ خەڵکی ڕۆژئاوا لە هەواری شار و مەنتیقانە بە تەمای بەڵێ ڕۆژای سلێمانی هەوڵە دەینی ئینشەڵا لێ بنکەی بکەینەوە لەبەرەوەی زۆر دایک و باوک کێشەی هاتوچۆیان هەیە ئەوە ئەکەین و بەڕاستی دەستخۆشیشم بۆ وەکو وتم بۆ مامۆستایان هەر لە کارگوزار و کارمەندەکان و حتا مامۆستا و بەڕێوبەر و سەرجەم کارژێڕەکان بەڕاستی زۆر دڵسۆزانە کە کردویانە بە ئیشی یەکەم نەک ئیشی دۆم زۆر جار ئەم نیشانە کرێ بە ئیشی دۆم بەڵام بەڕاستیەوەی لە نووری حیکمێ کردوێتی بە ئیشی یەکەم چەندین ئیشی خوان فەوتاندۆ بۆیە ئەلحەمدولله خوای پەروەردگاریش و بەرەکەتی تێ کردووە ئەوە نیشانەی دڵسۆزی و خەمخۆری ئەو مامۆستایانەیە تۆر مژدەکەت گەیان بەس نەمان نزانی کەی شەڵا لە خۆراوە لە ڕۆژاوای سلێمانی دەکرێتەوە وەڵاجا ئامادەکاریمان کردووە بەس مەسەرەوەی خەریکی گرتنی بینا و ڕێکاری یاساییەکان ینی ئیداریەکانی ئیشەڵا هەر بینا دەست بکە بینایەک بکرین ئیشەڵا ئەوە ئەیکەینەوە لەوێ و ڕوشم لە دایک و باوکان بەڕاستی ئەوەیە کە جاری تریژ وتومە ئێمە هەموو ئەمرین ینی ئەوە یەقینە کەس ناتوانێت بڵێ من ئەمێنم یا هەتا تەمەند درێژیش ناتوانین دیاری بکەین بەڵام ئەوەی کە خوای پەروەردگار لە قیامەت محاسەبەمان لەسەری ئەکا فێربوونی ئینگلیزی و عەرەبی و تورکی و هەتا شەهادە و ئەو شتانەش نییە ئەوەی کە محاسەبەمانەکە لەسەری لەسەر مناڵەکانمان فێربوونی قورئان و نوێژ و پەروەردەیەکی جوانە یعنی من خوا محاسەبەمەکە لەسەرەوەی مناڵەکەم بۆ فێر نوێژ نەکردەوە نەک بۆ فێری ئینگلیزیم نەکردەوە ئێمە ناڵێنە و بارانە فەرامۆش بکەن بەڵام نابێ ئەمەش بکەنە لاوەکی ئەنی ئەمە ئیشێکی ئەساسیە و بێتە نیشاندەرێکیش بۆ دنیایان ینی ئەم لە دنیا ئەوانەی کە بڕۆ لە خەڵۆتگەی پیرین بچە بزانە کوڕەکان هێریشیگان قورئان خوێنە هیچکان ئەهلی مزگەوتە هیچکان ئەهلی دینە ئانی بەڕاستی ئەوانەی کە خزمەتی دایک و باوکیانەکەن خزمەتی خەڵگەکەن هەمویان مناڵەکانیان لەم لە پەروەردەیەکی دینی و پەروەردەیەکی ئیسلامی پەروەردەبوون بۆیە ینی گرینگە دایک و باوکەکان ئەم لایەنە فەرامۆژ نەکەن و خەمی لێ بخۆن بیکەنە ئەساسیات چکە بەخوا لە قیامەت تا بەس لەسەر ئەمە محاسەباکرێن لەسەر شەهادەی بەرز و زمان و ئانە محاسەبە ناکرێن ئەوە فێر ببێ شتێکی زۆر چاکە چکە ئێمە هەمان ئێسامە باسم کرد لەمە هەنگەیە دکتۆرمان وەری گرتووە بە حیفزیش ئیجازەکەی وەرگرتووە کە خۆی پسپۆڕە ئەنی پزیشکێکی پسپۆڕە هاتووە لێرەکانە قورئانی خوێندە و ئەمە شتێکی زۆر باشە گرتۆ پزیشک بی و
لانی دینەکەش فرامۆژ نەکەی ئەندازیار بی ئەوش فرامۆژ نەکەی ئەمە شتێکی زۆر باشە 3 زمان 4 زمان بزانی ئەولانش فرامۆژ نەکەی بەڵام نەکەرە ئەولانە بگریت و دینەکە فرامۆژ بکەیت. خۆش بێ زۆر سپاس بۆ مامۆستا بەرنەجمەدین بەڕێوەبەری بەشی پەیوەندی دەستگای ڕۆشنبیری نوری حکمە ئومێدەکەین بەردەوام بن زۆر سپاس بە تایبەتی سوپاسی کەناڵی ئەسمانی پەیامەکەن کە بەڕاستی بەردەوام لەگەڵمانانە و هەر کارێکمان هەبوو بێ دەستیان هەناوە بە ڕوومانە و خوای گەورە پاداشتاماتەوە. سلام.